خواتە بابتان مایە ڕێزی بگرن والله کە نەما ئەو دەزانی یعنی باب نەمان کۆ بەس هەتا مایە قەدری بگرن الحەمدولله نەمێژ ڕۆژێک لە ڕۆژان دیری لەم بشتێ بەس بۆ خوای هەرچەندە گەری باش بی کە مرد ئەوجە قەدری دەزانی هەرچەند خزمەتی بکەی کە مرد ئەوجە قەدری دەزانی هەتا لە دەستی نەدە نازانی مامۆستا بابم حافظ قورئان بوو ڕەحمەتی خوای لێبی خوا عەفوی کا سارێک پێش ئێستا وەفاتی کرد رحمه الله رحمة واسعة وغفر یعنی پیاوەک بوو بە مانای کەلیمە لە ڕووی جەنابەت و جەماعەت نەڵێم بە مانای کەلیمە پیاو بوو لەوەتی وەفاتی کردی یعنی هیچ دڵخۆشێک بە خۆمە نابینم هیچ کەسێک یانەی بری ئەو سێبووری ئەویم پێ نادا داچ شمای الحەمدولله داکم زۆر خۆش زۆری ڕێز لێ دەگرم زۆریشم ڕێز لێ دەگری بەس یعنی دایم لە بیرمە یعنی پێشوەی بێمە ناو لایڤەکەت دانیشتیمە تێر لە بۆی گریایمە ئەو دەستم دایتە مۆبایلی یعنی نازانم چ بکەم نێژێ دەکەم دوعای لە بۆ دەکەم خێری لە بۆ دەکەم الحەمدولله هەر لە مێشکم ناڕواتن لە درم ناسدرێ یعنی لەگەر بابیشم زۆر برادر بووم یعنی تاکە برادرم بەس بابم بوو خی گەورە لە بابت خۆش بێت رحمه الله رحمة واسعة وعافه وعفو عنه وأكرم نزوله ووسع مدخله براگیان تۆ چەند ساڵ تەمەنتە؟ 20 ساڵ مامۆس ڕەحمەتی خوا لێ بێ ئاستی خوێنەواریت چۆنە؟ باشم الحەمدولله باشی؟ الحەمدولله ئەزانی قورئان بە باشی بخوێنیتەوە؟ نا والله نازانم قورئان بە باشی بخیر باشە تۆ دەوێت دڵت خۆش بێت و باوکیشت دڵخۆش بێت؟ زۆر باوکت حافظی قورئان بوو الحەمدولله وەنیە؟ بەڵێ ئەرێ والله الحەمدولله دەی برا تۆ بەس ئەوە نەببە طالبی قورئان ببە خوێنکاری قورئان من وعدت ئەدەمێ باشە کەمە وعدی ئەڵڵایە سوبحانه وتعالى ئەگە خوای پەروەردگار دڵی خۆت و بابشتی خۆش نەکرد بزانە هەر کەسێ ببێ بە ئەهلی قورئان تۆ شوێنی باب تەگریتەوە بە شوێنی ئەوە ئەڕۆیت هەنگاو بە هەنگاوی ئەو ئەڕۆیت ببی بە ئەهلی قورئان ئەو خەمەی کەوا ئێستا دڵی داگیر کردووە ئەو خەمە نامێنێت یەقینت هەبێت ئەویش پێی دەوتم دەگۆ ئەمن شش براینە اللهم اغفر له اللهم اغفر له وارحمه وعافه واعف عنه دەیگۆ ئومێدەکەم پێتە جێ من بگریەوە دەی براگیان دڵی خۆ سەغڵەت مەکە هەوڵدە وردە ببە بە خوێنکاری قورئان بڕۆ خزمەتی قورئان جا قورئان خوای پەروەردگار ئاوای کردو بچێتە دڵی هەر کەسێکەوە زوو خەمەکانی ئەڕوات خوای گەورە هەمیشە دڵخۆشیەکات شادی و کامەرانی بۆ دڵێگەێنێت وەڵی مامۆستا یانەی کە وەفاتی کرد و شێتێکم لێات بوو خزم و کەسەکان هەردەیانگۆ چنیار ئەو دی کچێک بەخۆی خوای گەورەوەی دەکاتن چیات دێختە بەر دری و یانەی بتانی کچێک ئومێدەکرد هەبی و بێتەوە و کچێک ورێت بدێ خۆتەوە شتانە بەس ئەمن ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبوو بەس ئیشاڵڵە لەسەر دەستی و ئەوە خۆم فێری قورئانیش دەکەم ئیشاڵڵە وها سەریکە بەس ئەوەنە بتوانێت وردەوردە یەک جزئیە قورئان لەبەرکە لە کوێوە بە باشی ئەزانی لای مامۆسایەکی بەڕێز ئەوانی کە تەحفیزی قورئان مەرکەزی تەحفیزی قورئانیان هەیە پشت بەخوای گەورە تەوەکەل عەلە الله دەست بکە بە قورئان لەبەرکردن والله یەکەم سەریکە یەکەم خوای گەورە دەرگای خێرت لێکاتەوە دەرگای خێر اونجا دڵخۆشیشت ئەکات ئەنجا وا سەرقاڵت ئەکا بۆ دڵخۆشیەوە بە بەردەوام تۆ لەگەڵ ئەو کەلامەیە بژیت و بابیشت دڵخۆشە بێ بەوەی کە تۆ بوویتە بە ئەهلی قورئان ببە بە ئەهلی قورئان ئەهلی قورئان ئەهل الله وخاصته تایبەتن بە خوای گەورە یعنی کەسێک هەبێ کە تایبەت بێ بە خوای گەورە ئەهلی قورئانە ئەهلی قورئان سبحان الله بيغبري صلى الله عليه وسلم يكتب لدعاء كان يفرموا اللهم اجعل القرآن العظيم ربيع قلوبنا لنا كان ورزي بهار لهمو ورزي خوشترا لهمو ورزي دلگيرترا
أي فرمو خوايا قرآن بك بهاري دومان باشا. اللهم اجعل القرآن العظيم ربيع قلوبنا ونور صدورنا خوايا بك رناكي دلكاننا رناكي سنما وجلاء أحزاننا وغمومنا خوايا بك لابري خمكان سبحان الله قرآن لابري خما بلان بمعنى كلمة ببي بأهلي إن شاء الله إن شاء الله نتشطلبوا أمو أو جديد ديتو لم لا شو قرآن بخيرني نا بمعنى كلمة ببي بأهلي قرآن راس زور ممنونتم خواي قولة لمومد بيري إن شاء الله ناخو سربرز بن يا أخوة يا ربي خواي قولة موفقي دنيا وقيامتك بس خوا جماعات يكشد يعني لبراقت كيف خوتا تخواتا بابتا ما الرزي بقرن والله كنما أوجد يعني بابنا ما نكو بس هتا ما قدري بقرن الحمد لله دمج روزي لروزان ديري لما بشي بس بو خواي هر چند قري باش بي كمرت أوجد قدري دزاني هر چند خزمتي بكي كمرت أوجد قدري دزاني حتى لدستينا دنازاني باب سيدلو كرديا ما مستخواي قوري إن شاء الله موفقتانك زور ممنونك وكاتت بمن داخل نجور السبوري كان باقر بايجان خواي خوا سلامتك يا ربي لا يقول خوش خوا حافظ خوا لقلب برايجان خوا حافظ خوا موفقتك يا ربي خواي قوري دلوي خيثان لبكاته ولا حول ولا قوة إلا بالله براسي أمردنا مصيبته إذا أصابتكم مصيبة الموت يعني الله لقرآن بس مردني بمصيبتنا وبرتوه سبحان الله يعني أجر همو مالكت روي مصيبتني خوێندنەکەت فەوتا هەر مصیبەت نییە سیارەکەت ڕۆی هەر مصیبەت نییە تەندروستیت هەر مصیبەت نییە بەس مردن مصیبەتە سبحان الله سبحان الله يعني تۆ سیرکە کەسێک لەگەڵ تا 20 ساڵ 30 ساڵ لە ماڵێکە لەپڕ لە بەرچاوت نامێنێت لەپڕ ئەو چاوە داخرێت لەپڕ ئەو هەناسەیە نادرێت لاشەیەکی سارد لاشەیەکی بێڕۆح ئەنجا تۆ سەیریکە ینی موسیبەتەکە لەوەیە بە بەرچاویشتەوە ئەیکەنە ناو چاڵێکەوە وە شتێکی تر کە پێی بوترێت ئەڵی گۆڕی بابم گۆڕی دایکم گۆڕی خوشکەکەم براکەم کچەکەم کوڕەکەم بەڕاستی موسیبەتە ئەڵڵا بۆمانی ئاسان کات هەم بۆ خۆمان بەڕاستی حەیفە ینی ئینسان ئەوەنە دڵڕەق بێ مردنی لەبیر چێت هەم بۆ خۆمان بە ئازارە هەم بۆ دەوروبەرەکەمان ئێمە یا خۆمان ئەبینە خەم بە خەڵک بەسەر کەسێکمانەوە یا کەسەکەمان ئەبێ بە خەم بەسەر ئێمەوە رسول الله صلى الله عليه وسلم لآخر سرمرجع يفرمو اللهم أعني على سكرات الموت خواهي يارمتين با بطوانم خوراقر بم لقل أو سكراني كوابوم ديت نارحتي كاني مردن يك نارحتي نية نارحتي كاني زورة أو داوي يارمتي لخواكت خواهي يوري أو روشا من بوب كات خوشترين روش والله ميتر أو دابرانا سخت بو كسوكار سخت بو دايكو باوك بو خوشكو برا بو كروكتش بو نزيكا كان بو عزيزة كان تجاري وايا رفيقك دلجيان تروات هتا أو رجي أمري لبيرت ناچێت ئەگەر ئەو کەسە نزیکترین کەست بێت بەڕاستی سەعبە بەڵام ئەمانە هەمی وامان لێکات کە ئێمە خۆمان ئامادەکەین بۆ قیامەت وامان لێکات ڕێز لە یەکتری بگرین لەسەر شتێکی هیچی دنیایی قسە لەگەڵ یەکتریا دانەبڕین پشت لە یەکتری نەکەین جنێو بە یەکتری نەدەین چاڵ بۆ یەکتری هەڵ نەکەنین ڕق لە یەکتری هەڵ نەگرین. سلام علیکم.